مالەکەی دیت ژنم لە بۆ هینان نییە ئەوە تەها فەشەلیان هینا نازانم چون ژنەکەشمان فاخێری ساحب مالەکەی بنووسیتن وها دەستمان لێک بووە ئاگەنا وەڵڵاهی وەبیللهی وەتیلایی قسەی وام و دەنا هیچیان بەهیچ نەدەکردەوە بابە وعدت پێ دەدەم ئەتو ژنم لۆ بینە هەفتە پێ ناسەمی شەش لقم دەبینەوە بەس ئەتو لۆم بینە والله ناس تعرفون بە هەفتە چی ئیش بوو دەبیدرێتەوە ئاخر چی ئیشەکی دەکەیت چ ئەو ڕۆ هەر ئیشەکی بکەی قابلە چەندی وەردەگری با 20,000 30,000 وەگری بە 600 700,000 دەگەی چێندەرێ ئەمە لێرە بە خۆمان ئەوە تەلەخانێکینە کرێدیت دەدەین بابەت لۆوە لە من دەکەی لۆوە لە من دەکەی سەر هەگرم بڕۆم ئێدە ژنم لێ قوربانی ئەو دوو چاوت من حەزم لێ بە خودای ئەمیش حەزم لێیە سبەرە ژنی بینم ماری خۆم هەبی منداڵم هەبی گەورە دەبی ئەدی کو بابا باش باشە ئەم ژن لۆ دەینم بە شەرتێک بەێ هەتا مانگەچی ئەو ئەمن قەیدی ناکە بە مانگەچی ئەمن ئەوە مەسرفتان دەکەم و قەیدی ناکە باشی ئەو مانگەی دەبی ئیشەکی باش بە خۆت ببینیەوە سەرچاو بە چیە دەرێش ها دەسمە دەرێ بابا ئامن پرتە و پرتی بووک و زاوا و ئەو شتانم پێ قبول ناکرێت ئەنگۆ هەموو دەبێت پرتە پرتامی لەسەرەوەی وەڵا ئەوە شتەکرد نەهیناوە نان نییە و بابەت قسەچی کردو ئەو قسەچی کردو ئەمن ئەو قسانم ناوێ باشە هیچ خەمم نەوی بابە گیان هەتا یەک مانجی پاشی یەک مانجی تەواو ئەتو پێ نەگوتم چ قسەکە دیت و چێ دیتی ئێ بەس سەبرم لێ بگرەواتە پێ دەرێم قسەکە دیتەوە تو هەدیکو من جوانە بابە گیان لە چێ دەرێ دیتە وەڵا بابە بینە خۆمان بێ ڕۆژێک چوومە بازارێ بە نەفەراتی کچێک لە پشت دۆ سوڵە ئەو هایەکماکە شەکلمان کرد وەڵ حاسی هەموو شتێکمان پێک نە برێ کچی چێیە کچی مام شەمۆی بابە بزان برادری قەدیمیشتا بەخۆی باسی کرد وای نایەتەوە فکر نازانم لەوانەیە بیبینیم ئەرە وەڵا ئینوانیشی دامی دەزان ماریشان لە چێیە هەموو شتێکمان تەرتیب کرد یعنی قسەشی لەگەڵ نارم لە ناو تەکسی ئەو هایەکەم کردەوە هەموو شتێک حاڵ بوو وەڵای ناستاقلمەت و ئەو هایەکی کوچەکەت غافڵ کردبی ئەوە ناستاقلم ئەوژەمی زۆر خۆر کرد ئالاکولی ماریان پێ دەزانی پێدەزان بابە جان دەباشە کەینێ لە ئێستاوە لە سبەینەوە زووتر نییە هەر وەختێکی ویستت دەچینە ماریان بابەجان زۆر حەزەنەوە بڕۆ هەر لە ئێستاکە بڕۆ دوو شاهد بینم مەلای بینم مارێکێت هەموو شتێکمان پێکی دایە پورە وەختی وەی نییە کوڕم جارێ بچیم ڕەیوان وەگری زین بابی چ دەرێت سنارێتن تو هەر مەلا و شاهد و مادی من کو دەبیتن بابەجان تا ئەتو بەزەوەم لەو تەرتیب پێ ئەمن حازرم دا باش خەمن نەبی ربی خوا خێر نووسی بابەجان ئەو نیعمەتەی یا خۆ بەخێر بێت خۆش بوو ببینم 30 ساڵە نەتوانیت 30 ساڵە نا 32 ساڵە 32 ساڵ نا 32 نابێت 32 ساڵ و 2 مانگە لەوانەیە نازانم چێ دەرێت 32 ساڵ جارێکی لای چاخانەیە تو بین لە بازاری 38 ساڵەوە پێش خۆ بەخێر بێت وەڵای کەس لەمانێ نییە تەماشا لەوەرەی مەکە کوڕم عایلەی تێدا هێدا کەس لەمانێ نییە چونە دەوامی نە قاوامان هەیە نە شەربەت نە چای نە کەپەچینۆ دەزانم کەپەچینۆ دەزانسە ئەمە مشکلەمان ناتووە دۆ مشکل قەردارم ئەمە کرداشم قەردانی بەس حەزمان لێ بوو ئەتوو ببینیم بر ئەخەست ئەمەش لەو نەتواتینە منداڵ لە مارێ بر لە مارێ نەبر مشکل مەیمونم ئەم ببینی ها أنا حششتم ماما حششتم خۆ بەخێر بێت گەورەمانتان کرد خۆش بیا هەر هاتن ئەمە گچکەتر بوومەوە بخۆی دەزانی چییە کاکیشەمەوە ئەوەی ڕاستی بی ئەوە ڕاستی بی ئەگەر ڕاست نەبی چ بکەیانی ئیدرا قسەکەم کەم یاڵا ئەوەی ڕاستی بی ئەگەر بە خواری بی ئەلان چ دەبی بەڵاش خوار نییە با قسەکەم کەمە من قسەی لۆ ناکەیت بخۆی دەزانی چییە کەسادم ئەگەر لۆ خانی بەکرێتی نەنیتمە ئەگەر لۆ قەردیاتی هەنیتمە چونکە ئێستا پارەی بدەیت چێ ناداتەوە ئەو بەڕاست پێ بێ ئەگەر دەزانی چییە ئەگەر هاتی بە میوانی بەخێر بە سەر چاوە خۆش بی بەس لۆ خانی بەکرێ لۆ پارەی قەرد یا ببە کەپیلی کەس نییە ببێ کەپیلی چه سوێندەکە کلێبدا ئەرێ ئەڵاوە مۆزوعەکەیە نەنەکە ئەم لۆ شتانە نهات ئەدی ئەمە لۆ شتەشی زۆر میهمە زۆر میهمە زۆر دەرەدەتەوێت سارێ بە قز دەربینی زۆر میهمە سارێ بە قز لێدراوە لێ بڕاچی دەبێت بڕاچی چیە مۆزوعی بۆ چێ فەرمێ لێدراوە قسەکەی بکە مەسەلدار ناوێت قسەی بکەم و
قسە چ دێمەلەیمان ڕاوەستا فەرموو ئەوەی ڕاستی بی ئەوەی ڕاستی بێ ئەوەی ڕاستی بێ ئاتۆ کچەکەت هەیە کچەکەم ئەوە لە جامیایە بەێ بێ نۆ وەڵی دەزانین چیە ئەتوو جەناب بە خۆت دەزانی بە کورتی لە عایلەکی خانەدان و ڕێک بەبێ پاکردنەوە چیە مەوزوعەکە قسەکەی بکەم کچەکە شخوا هەڵناگری ئەمەش زانیتوان کە کچە چی ڕێک و پێ لە چێ دیتیتە دیتی توانانی ئەنی بازارە کزەیە لە چێ لە ئەوەی برێم تەکسی نەفەرات تەکسی نەفەرە ئەگەر چیتە بازاری عەلا کوری کوڕەکەم چاوی پێکەتیە چاوی بەریکەتیە ئەوش چاوی بەریکەتیە ینی یەکتریا دیتیە دیتی بەژە چێ دیتی ئەخە دیتی ئەوەش دڵێکی تەسەر کچەکە کە کچەکە بینتە دڵی ئیشی کردیە دڵێکی تەسەری ینی معجزی بووە بەکەوا قسە بکە ئەمەش هاتیە جەنابیشتان خوا هەڵناگری لە عایلێکی ڕێک و پێک و عایلێکی بە شەرەف و ئەمە شەروە کاکە ئەمە شەروە بە کورتی ئەوجا هاتیە گوتمان ئەگەر کچەکەت بدەیت لە بۆ ئەو کوڕە جوان داخوازی مادەمیشی خێری لە دەرکەی هاتیە ژۆرێ لە پەنتەرێنە هاتیلا ئەمە بکەین بۆچی وایێ ئەرێ وەڵی لە دەکرێت حەڵالیە بەس چیش دەکا کوڕەکە وەڵی بەخۆی زای چیە ئیشوکاری کەسابەتی ئەمە ئیشوکاری مەچیە ینی ئێستا ئەمن مەسەرەن ئیسیراد و تەزدیری دەکەین ئەگەمنا قەیلاک ئیسرادی کەرێ دەکات کەری دەبان هەشتر دێتەوە چ دەکەم جاری نانە ئیسراد و تەزدیری شتی خاصە ینی شتی تایبەتی واتەر پام فیت پام سوکان تایە نانەوشتانە نییە ئیسراد و تەزدیری شتێکی معەن و مڕەکەز و خاصە مركز معين يعني شتي تربيباتي خالص أقوم مركاني بطالة أو أقول لك هذا كانوا ترى ها لا واجني هذه سيا شو دزاينتك استيراد وتصدير استيراد وتصدير يعني هم مشتغلين استيراد وتصدير دكاتره أنا بس زاد استيراد وتصدير ذكر أنا مدرسة شخصيتك كم ديار لا والله شخصيتك ديار دياري هو ببرسا كان كمان حتمانية جواب تاني زي ده جواب أو يكتكي ولا كذي ممن أنا كنت سأقولي موافقة أكيد تمام هذا إصرار تصدير إصرار تصدير تايبة منديش تايبة مندي رحمة الله تايبة مندي اليوم شتانك أما استراد دكين هيتيجيا أو شتانش كدليل لدليل لا هيتيجيا تزعل أما بليش تقول لي ما نقدر أوارش بليش ده مش عم بديره عفوا كلاش مثلا كلاش دليل يعني تصورك أواقف قابل دليل عفوا تصورك سيمبو هم قوري وعظمتي خوي هم شتي دروز دكاي كردي يعني تصدق فكري كدوا نيتاني كلاش دروز كان ناتاني كلاش زحمة مش كلاش دنيل لا زور زحمة بس كلاش بيدروز نكرا بقوا ما شو تاني دروز بس كلاش اصلي اما ياسي دليل اما شتي اصلي ولا لا استاذ توزي للسنة كانوا دينوا نعم دكاي دليلين بيه أواش دليل دكاي تو هاك مشكلة ده برسين جواب تاده ده باشا زور ممنون لا خوش تبرسي طبعا خوش تبرسي لا أما بس كراكات كاسب بلا خدمة دama لا مش قلبي عائلة كيف بيمرة بسي تخيلها إلى جمنا تزالم لجمنا تسجيل مستمر زور ممنون سلساو سلساو ميكاشو سلساو بخير زور ممنون سلساو بخير واز مام وعافي سلساو بخير جينا جسامش لا دارشي عتي لا بلكة شاراتي لا خدمة شاراتي بدون فراتي لا داخوازي مشكلة نية دا برسين سيكملوا ليلان باكم شكت فيك بيه والله بابا هاي بيقنا هنا والله لو بيقنا لو والله يا رزقهم صار بالمو لو صار بيو او خزور من استاك والزوز المعقد يعني كنا معقد نبونا نازم قسەکانی پەرتی دەکرد ئەم قسەکەم دەکردو نەدێش قسام بکەم و یەکسەر تەداخلی دەکرد دیارە نازانم سوق ليق وشير وهم تشعنا قم بموضوع ده يعني كلاشي باروني سين وبابا جان اتوعت اللي بودا اخوازي اتلو موضوع على كردوا كلك هكا اما استراد تزيد او تزواني شيء استراد تزيد دكا هكا تليفوني بكا
نازانیتن نازانم ئادی نازانی دەبڕۆ بڕۆ با بڕۆ ئەمن دەمەوێت شەکەی تو پێک بێ دەبڕۆ دەی بێ بە تەمای خۆی بەسیار مشکل نییە حاترێ داخوازی دەپرسین ئەمەش داودە تەلەفۆنی ئەلۆ ئیسماعیل کۆی وەزت کووە ئەحواڵت باشی ئەوە لە برادەی خۆمان قەدیمەکە کوڕە چیە ناوی هەدار مام نەونەو نەونەو برادەرەکەمان کوڕە چیە لای هەدووە کوڕی باشە مؤدەبە عاقڵە ئەو مواصفاتەکەی باشە ئەدی شکارێت چیەوانە عاتڵ و باتڵن بێش و بێکار ناوڵەوات بە داخوازی کچەکەم کچەکەم نا دە باشە مەمنون خواحافظ کوڕەکی باشە مؤدەبە عاقڵە باشە ئەدی عاتڵ باتڵ بی ئەم سمێنێک کچەکەم بدەیەوە بدەنێ کوو کچەکەی من پێ بەخێر دەکرێەوە بابا دەری خەبەرێکی خۆش پێ دەزانم مام شەمۆ ڕازی بووە بابا دە قسێ بکەێ دوو مەختە بتەقی ئەو شوەر خەو بنێکە تا سبێنێ دەزانم بابا دێ ناڕێی بابا عمرت هەسار سال بی دە بابا قسەم لەو کردێ دواتەمە شام دەکەین چایم هەیە دەزانم ڕازی بووە ئۆف مرتاح بووم دەزانم ڕازی بە پێش ناکەوەتەمە شامکارێ وەڵە بابا ئەزە بابا لێ بەڕاز لە وەختی گواستنەوەی ڕای چۆغێ لە بەرکەمیان قات و پانتۆر ڕیبات ئەم قات و پانتۆر باشە بابا سارە بوو چبی مۆنیکا نییە ئەڵڵا زە بابا خۆ لە پێشەوە دادەنیشیت ئەمەش لە پشتەوە خەزوورێکی باشم هەیە ڕازی بووە بەژن و باڵای خۆت دیتیە وەڵە بابا لەو سعیدم هەیە وەڵڵاهی نازانم تەماشای ئەو بەژن و باڵایی دەکا هیچ عیبت نییە نە شەری نە کۆری هیچ نەخستانیەکت نییە لە دەستەکە لێ بوویتەوە خۆی بەس زیادە عیبم نییە بابا گیان دەبێت جوان تەماشا بکەم نەوەکو جێیەکت لێ بوویتەوە ئەم هەستم نەکردبی نانە بابا زسمە حەلاقی خێتی لێ دەدەم سپۆر نە بابا ئالو خێتێدانی ئازارە بابا کوڕی سەر ئازار هەر بێک چاوی جوابیان داوە جوابیان داوە هەر ئەوام کرد ژنەوینە جوابیان داوە وا بەڕاستی ئادی جوابی داوە دێڵە مەلای بێ بابسماری بکەین وای چەند ڕێک و پێچی گۆتی زۆر ڕێک و پێکە وەی کوڕێکی گۆتی زۆر عاقڵە الله گۆتی کوڕێکی زۆر مؤدەبە زانیم وەڵڵا زانیم ڕازی بووە هەر دڵم خۆش بوو گۆتی کوڕی وەها نییە الله ئەو بەژنە جوانە ئەو قیافە جوانە الله بەس یەک عیبی هەیە بەعقڵت چی عیبەکە عیبەکە ئەوەیە ئێجارە بێ ئیشم گۆتم ژنمینە پاش هەفتە چی ئیشی دەکەم ئەو عیبەکەی منە گۆتی ئەمەن کەچی خۆم نادەمە یەکەچی عەتاڵ بەتاڵ دانیشیتن بێ ئیشبی بەڕاستە بابەوە ئادی وەرێ وەڵڵا بەڕاستیمە یعنی تێفیشەکە کوڕم ئەمن نەمگۆت گۆتم ئەتو هیچ ئیشەک هیچ کاسبێکی ناکەی کو بچمە داخوازی لە بۆت ها نەمگۆت ئیشەکی ببینەوە ئیش بە هاوەتە دەبینێتەوە دەرێ وەڵا ئەمن هەفتە چیلی با بچم ژنەکەی بینم ئەوجا هەفتە چیلی ئیش دەکەم ئەتو بە هەفتە چی بە مانگەکی هەر لە مالێ نایە دەرێ ئەمن دەزانم هەتا ژنی بینی ئەمن دەزانم هەر تەکبۆرداری بە قورئان یعنی بابا تۆ قسە لێ دەکەی ئەو کەسێکە ژنی بێدەی پێش هەمووش دەچی ئیشەکی لە خۆی بینی تۆ ئەوزە ژنی بینی کاسبی هەبی دەستی لە ئیشەکی گیر بیتر پارەشتەکی بێتە دەستی هەندەکی خڕکاتەوە ئەوجا بچی ژنی بینیتر نەبووە چیت و عەتاڵ بەتاڵ داوای ژنیم لێ دەکات